بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. خۆشەویستەکانم سڵاوی پەروەردگارتان لەسەر بێ. ڕێز و خۆشەویستیم هەیە لە خزمەتتانە. بەرنامەکەم دیاری گەشتەکەم پێشکەش بە ئێوە ئەکەم. دوای ئاکرەی ڕەسەن، دوای ئەوەی پیاوێکی ساڵح جل و بەرگ و پۆشاکی شەڕ و شیر و تیرروکەوان هەڵەگرێ و ئەڕوا بۆ هاری کاری سەلاحەدینی ئەیوبی. هەر ئەو پیاوە و ئەو زاتە پاکە عالمە خواناسەیە دواترە چێ بۆ ئەوەی کە نەسرەتی مسلمانان بەدەست بێنرێ و ناپلیۆن پۆناپۆرت و شەڕ و شۆڕیان لە دەست مسلمانان بێت و سەرکەوتن بەدەزێنن. ئێستا هاتم پێتان بڵێم ئەم گەشتە زۆر شوێنی تایە. ئەم گەشتە دەوروبەری ئوردن کە خۆشەویستەکانم لە ئەغوار و لە یەرمووک و لە چەنەها شوێنی کەو لە لای تەبەریایە 37,000 سەحابەی پێغەمەری ئەکرەم صلی الله عليه وسلم ئالێرایە بە خاک سپێردراون و وەفاتیان کردووە و شەهید بوون لەم دەڤەرە. عەزیزەکانم، خۆشەویستەکانم، گەر بمەوێ باسی شەڕی سەلیبیەکان و خاچپەرستانتان بۆ بکەم کە زۆرێکمان بەداخەوە نایزانین، کاتێک دیراسە کراوە زۆرینەی زۆری خەڵکی ئەمریکا بە بچووک و بە گەورەوە ئەم شەڕی کە ناویان ناشەڕی مقدەس ئاگایارن و لێیان خوێندۆتە و شارەزایەکی باشیان هەیە. بەڵام بەداخەوە ئێمە سەلاحەدینی باوە گەورەی خۆشمان ناناسین. ئەوەی ڕۆژئاواییەکان ئاشنان بە سەلاحەدینی ئەیوبی، ئەوەی کە گەلانی دی وەکو عەرەب ئاشنان بە سەلاحەدینی ئەیوبی، ئێمە هیچ ئاگایەکمان لە باوە گەورەی خۆمان نییە. کە خۆشەویستەکانم، عەزیزەکانم، باوە گەورەی ئێمە لە خۆوە دروست نەبووە. سەلاحەدینی ئەیوبی لە خۆیەوە دروست نەبووە. ئەم باس و خواسی شەڕی سەلیبیەکان جزئێکی گەورەی کە یەکێکە لە مەقتەعێک لە مەقتەعەکانی شەڕی سەلیبیەکان لەسەر دەستی باوە گەورە و باوک و شۆڕژگێڕی خۆمان سەلاحەدینی ئەیوبیە. ئەوە تا ئەبینن کە ئەو قودسە بەدەستی ئەو ڕزگارەکرێت. بەڕێزەکانم، خۆشەویستەکانم، ئەمەوێ پێتان بڵێم، ئێستا من لە لای قەڵایەکەم کە پێوترێ قەڵای کەڕک. ئەم قەڵای کەڕەکە خۆشەویستەکانم یەکێکە لە قەڵا گەورە و مەنیعەکانی سەلیبیەکان، یەکێکە لەو قەڵانەی کە گەورە قائیدی سەلیبیەکان ئەرناط لێرە بووە. خۆشەویستەکانم، ئەوەی ئەیبینن قودسی موبارەکە، ئەو لە بەحری مەیت و دەریای مردووە. خۆشەویستەکانم، ئالێرەوە جێگە و ڕێگەی هاتوچۆی حەجاجی مسلمانان و حەجکردنی مسلمانان بووە. ئالێرایان پێش ئەوەی ئەم چیرۆکەتان بۆ باس بکەم، پێتانەڵێم سەلاحەدینی ئەیوبی لە خۆ دروست نەبووە. عیمادەدینی خواناس، عیمادەدینی دیندار، عیمادەدینی شەهیدی ڕێگەی خوا، دواتر نوری دین کە ئیبن الئەثیر ئەفەرمێ نورەدین ئەفەرمێ تاریخی مەمالیکی پێش ئیسلام و دوای ئیسلام و خولەفای ڕاشیدین و هەموم خوێندۆتەوە. دوای خولەفای ڕاشیدین و عومەری کوڕی عەبدولعەزیز نوری دین یەکەم خەلیفە و یەکەم قائید و پاشای مسلمانانە کە توانی بێتی بە ئیخلاس و خزمەتی ئەو دین و داوایە بکە. عەزیزەکانم، سەلاحەدینی ئەیوبی لە خۆ دروست نەبووە. پاشان شارستانیەتی جوانی سەردەمی سەلاحەدین عیمادەدینە. ئەنجا قسەیەکتان بۆ بکەم، خەلیفەکانی کە عەضوض بالدەولە و ناصر بالدەولە و نازانم چی، ئەمان ئەوانیان لێکردەوانەیە. بوو بە ئەسەدودین، بوو بە نەجمی دین، بوو بە سەلاحی دین، بوو بە نوری دین، بوو بە عیمادی دین. هاتن بە دینەوە یەک لە هەرە گرنگترین ئەهدافەکانی عیمادەدین تحرير بيت المقدس ومسجد الأقصى کرد بە هەدەف. بۆیە کاری کرد لەسەر ئەمە، زانایانی کۆ کردو. دواتریش خۆشەویستەکانم نورەدین مەحموود کە پێوترێ نورەدینی شەهید نەبوو، بەڵام ئاواتی شەهیدی بوو، ئاواتی ئەو بوو بە شەهیدی بمرێ، بە شەهیدیش نەمرد کە چێر پێوتێ شەهید. سەلاحەدینی ئەیوبی خۆشەویستەکانم لە دوینەوە بۆ تکریت بە مناڵی و بە نەبوونی و بە ناڕەحەتی و لە ڕێگا لە دایک بوون و دواتر ببێ بە ڕەئیس وزەرا لە میسر و دواتر سەلاحەدینی ئەیوبی خۆشەویستەکانم جوانترین شت کە بۆ کوردان کراوە. ئەم سەلاحەدینی ئەیوبیە لەوە ئەچێ زۆرێک لە ئێمە لۆمەی ئەکەین. خۆشەویستەکانم سێ جار لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیە
استنفاری عامی سێهەمی سەلیبیەت دەستی پێ کردووە بە سێ مەرحەلەی یەکەم ملیۆنێک کەس هات، مەرحەلەی دووەم خۆشەویستەکانم هەر لە وەجبەی یەکەمە 250,000 کەس هات، مەرحەلەی سێهەم لە زەمەنی سەلاحەددینی ئەیوبیە عەزیز و خۆشەویستەکانم بەس فریدرکی فەڕەنسی خۆشەویستەکانم کە نەمسا و ئەڵمانیا ئەو سەرکردایەتیە کرد 200,000 جوندی بە هەموو چەک و ئەسلحەیەوە ڕوو لەم وڵاتە ئەکاو دێت ئێوێ سەلاحەددینی ئەیوبی لە ناو ببرێ. دواتریش فەڕەنسا بەجیا، دواتریش ئینگلتەرا و بە سەرکردایەتی قەلبول ئەسەد و ڕیچارد، ئەمانە هەمووی هێرشی گەورە بوون بۆ سەر وڵاتی ئیسلامی. سەلاحەددینی ئەیوبی و عیمادەددینی زەنکی و نورەددین خۆشەویستەکانم شێرکۆی مامی سەلاحی ئەددین لە میسر کە کاتێک دەوڵەتی عوبێدیەکان کە دەوڵەتی فاتمی پێ ئەوترێ، ئەم دەوڵەتی عوبێدی و فاتمیە کە زورن قەولن و زورن شهادەتەن و زۆرایش پەیوەندی بە فاتمی و ماڵ و عائیلە و خانەوادەی حەزرەتی ڕەسوولی ئەکرەمەوە نەبوو صلی الله علیه وسلم، شتێک نەما ناوی زەکات بێ، شتێک نەما ناوی ڕۆحی جیهاد بێ، شتێک نەما ناوی خەبات و تێکۆشان بێ، شتێک هەموو عالمە گەورەکان لە عالەمی جیهانی ئیسلامیە هەمویان ئیختیال کرد و کوشت و لەناو برد. دواتریش باتنیەکان وا دروست بوون لەمانەوە ئەو گروپەی کە پیسترین مەرحەلەی کوشتن و بڕین و لەناوبردنی زانایانی سونە و عالم و عولەمای دینی لەسەر دەستیانە ڕوویدا و گەورە عالمەکانیان و گەورە قائیدەکانی مسلمانیان هەمووی شەشی شەید کرد و عیمادەددینیان بەدەستی ئەوان شەید کرا. ئەوانە سەفەحاتی مێژووین، من مختەتەفاتانە دەمێن ناتوانم لە 20 دقەیە هەرچی هەموو بمەوێ و پێتان بڵێم. ئەوە زۆرێنێ 200 ساڵ زیاتر حکمی سەلیبیەت دەوری بۆ و کاریگەری بۆ و لایەزالیش ئەو حربەی پێ ئەڵێن حربی مقدەس هەتا ئێستا ئەڕوا و هەر هەیە. ئەو حربەی کەوتیان بڕۆن بۆ هەنگوین و شیرەکەی دەوڵەتی ئیسلامی بەرن، هەنگوین و شیری زۆری لێیە، هەتا ئێستا هەر هەنگوین و شیرمانە بن. ئێستش خۆشەویستەکانم هەنگوینەکەی بن ئەرزمانە بن و نەوتەکەمانە بن و هەرچی توراس و جوانی و هەرچی سەروەتی بن ئەرز و سەر ئەرزمانە ئەیبەن و غەزومانەکەن و ئەفکار و هەرچیان بوێ ئەیکەن. برا بە ڕێزەکانم و خۆشەویستەکانم لە خزمەت سەلاحەددینی باوە گەورەمانم عەزیزەکانم، با شتێک هەیە ئەرزی ئێوەی خۆشەویستی بکەم. سەلاحەددینی ئەیوبی وەکو نورەددین، وەکو عیمادەددین، وەکو ئەسەدەددین و شێرکۆی مامی یەک بڕیاریان ناوە، ڕزگارکردنی قودس و ئازادکردنی مسلمانانە هەدەفی خۆی دیاری کردووە، ئەزانێت چی ئەکا و چی ئەوێ لە ژیانە. بەڕێزەکانم لە 27 ساڵیە سەلاحەددینی ئەیوبی هەموو کارێک ئەگرێتە دەست و کاتێک کە دەوڵەتی عوبێدی عەضود بیللا و ئەم بابەتانە دێن پەنا ئەهێنن بە سەلاحەددینی ئەیوبی و نورەددین زەنکی کە ئەو دوژمنی مسلمانان بوو، دەوڵەتی عوبێدی دوژمنی عالم و سونە و زانایانی گەورە بوو، بەڵام ئەم چوو بۆ هاریکاری ئەوەی لێک نەداوە. ئەوە بوو خۆشەویستەکانم دوای ئەوەی نورەددین شێرکۆی مامی سەلاحەددین ئەبێتە ڕئیس وزەرا، زۆر نابە دوای 2 مانگ وەفا دەکا و دواتریش خۆشەویستەکانم سەلاحەددینی ئەیوبی کاتی ئەوەیە کە ئەم شێرە کووردە بێتە مەیدان. ئەم شێرە کووردە خۆشەویستەکانم هێرشێکی وای بۆ دێ. بەڕێزەکانم 12,000 جەنگاوەری پێ ئەبێ. جا بە ئەمەتان بۆ باسکەم ئەم قەڵایە کە ئەرناتی لێیە، ئەم قەڵایە ئالێرەوە هەرچی حەجاج و هەرچی مسلمانێک بڕوە ڕێگریەک دروستەکە، دوای ئەتان بمە ناو قەڵاکەوە بزانن چ سجنێکی لێ دروست کراوە بۆ مسلمانان و بۆ سندنی پارە لێیان. ئەنجارە لە ناو ئەم قەڵایە خۆشەویستەکانم ئەوە ئەبێت ڕێگەیان لێگرێ و فاتیمەی خوشکی سەلاحەددین ئەگیرێ و دواتریش ئالێرە پێڵێ ئەگەر ئازان دە محەممەدەکەتان بانکەن بە ئەمڕۆ محەممەد بێ ئازادتانکە. ئەوە دوای ئەوەیە کە معاهدەیەک لە نێوانی سەلاحەددینی ئەیوبی و معاهدەیەک لە نێوانی ڕیمۆند و لە نێوانی ئەرناتا هەیە
تا 3 ساڵ شەڕ نەکرێ بەڵام ئەو غەدرە گەورە ئەکرێ و زۆرێک لە مسلمانەکان شەهید دەکرێ. بۆیە کە سەلاح الدینی ئەیوبی سوێنە خوا نەزرەکە و سوێنی ژەخوا ئەفەرمێ شەرد بێ و سوێن بێ بە تۆ نەزر بێ لەسرم خوایە ئەبێ ئەرنات بەدەستی خۆم بکوژم من نوێنەری پێغەمبەر بم صلی الله عليه وسلم بۆ لە ناوبردننی ئەرنات. عەزیزەکانم سەلاح الدینی ئەیوبی ئەم قەڵا گەورەی کە بەدەستی ئەرناتۆ ئەبێ ئەمە بربەستێکی گەورەیە لە شەڕی حطین و لە قودس. سەلاح الدینی ئەیوبی لە ساڵی 1970 دوای ئەوەی لە ساڵی 1999 ئەم هۆردووە گەورەی سەلیبیەکان بە ملیۆنێک مرۆڤ و جنگاوەر و چەک و ئەسلحەوە هاتن لەسەر دەستی سەلاح الدینی ئەیوبیا لە لای تەبەریەیە حربی حطین ڕوئەدا جەنگی حطین ڕوئەدا. خۆشەویستەکانم سەلاح الدینی ئەیوبی بە تەکتیکێکی عەسکەری جوان لای بەحر لای ڕووبار و لای دەریاچەی تەبەریەیە جێیش جێگیرەکرێ. ئینشاءالله پێ ئەچێ لە یەک لە حەلەقەکانە لە ناو بەرنامەمانە هەیە ئەو دیمەنەتان پیشان بدەین. عەزیزەکانم ئالەوێ ئەرناتە گیرێ با قسێکتان پێ بڵم ئەو شەڕی کە ئەکرێ شتێکەیە پێتان بڵم سەلاح الدینی ئەیوبی پێش ئەوەی دۆعا بکە و بپارڕێتەوە و بڵێ بسم الله و توێتی خوای گیان تەوەکەلت عەلەیکە یا رب العالەمین و ئیهتیمامی داوە بە عیلم و زانست. بۆیە کە هەر لە سەردەمی نورەدینەوە خەسەخانەدانرا مەکتەبدانرا دوای ئەوە گرنگیەک درا بە قەڵاکان وەک مهمترین شت لە سەردەمی سەلاح الدینی ئەیوبیا کرا ئەوە بوو سەلاح الدینی ئەیوبی شمشێرێکی دروست کرد پێی ئەو ترێ شمشێری دیمەشقی بەز من ناوم ناوە شمشێری دەبانی کوردی شمشێری دەبانی کوردی وە خنجێری دەبانی کوردی وایە. ئێستا کە دیراسێ کراوە لەسەر ئەم شمشێری سەلاح الدینی ئەیوبیا چ گۆڕانکارێکی کیمیایی تیا کردووە ئەوە بەجێڵم بۆ کیمیاناس و ئەهلی زانستەکان. بەڵام من سەریع ئەمەوێ قسە بکەم پێتان بڵم سەلاح الدینی ئەیوبی شمشێرێکی کورد دروستەکە کە ئەم شمشێرە کورتەی سەلاح الدینی ئەیوبی چەند قاتی شمشێرەکانی ئەوانە و خنجێری دەبانە و چەند پارچە لە پۆڵا و هەمووی تێکەڵە کرێت تا شمشێری دیمەشقی و دەبانی لێ دروستە بێ. 1 2 ئیهتیمام بە قەڵاکانەدا 3 زەکات و سەدەقات ئیهتیمامێکی تایبەتی پێوترێ. نورەدینی زەنکی یەکێکە بێ لە عالمە گەورەکان و خواناس ئامانە لەسەر ئەم ڕێچکەیە ڕۆشتن هەتا عیمادی دین نەبوو هەتا نوری دین نەبوو سەلاحی دینیش نەبوو ئەنجا ئەسەدی دین ئەم سەلاحی دینیان بۆ دروست کردین. خۆشەویستەکانم ئەرناتە گیرێن بە 12,000 کەسەوە 63,000 کەس ئالەویایە 30,000 کەس ئەسیرەکرێ 30,000 کەس لە ناوەچێ 3,000 کەس ڕیمۆند ڕائەکە و خۆی قوتارەکە. دوای ئەوە لە چەند مایەک لە ناو قودسە بە خەفەت و ئەمرێ خێزانەکەی دواتر سەلاح الدینی ئەیوبی ئازادیەکە. بەڕێزەکانم ئەرناتە گرێ ئەم حیوارە زۆر دوور و درێژ و خۆشە ئەڵێ ها ئەرنات ئەرنات ئەوە من ڕەسوولی ڕەسوول وڵام ئەوە من پێغەمبەر خۆی ئەزیەتی نەکێشا منی ناردووە بۆ تۆ. هەر ئالەوێ زوو ئەرنات نایەوێ بیکوژێ عەرزی ئیسلامی بۆکە ئەڵێ ئەرنات مسلمان ببە ئەگەر چی نەزریشم کردووە ئەبێت و بەدەستی خۆم بڕۆی چونکە بێ ئەدەبیت بەرابەر بە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم بەڵام نەزرەکە مەشکێنم بەس ئیمان بێنە زۆر کە لە ڕقە بێ و ئیمان نانێ و خلاصەی کەلام ئەرنات لەوێ لە ناوە بە. یەک لە قائیدەکان کە زۆر گای ئیزونیان کە یەکێکی کێ لە قائیدە گەورەکان ئالەوێ ئەژنۆشکێ سەلاح الدینە فەرمێت تۆ ناکوژم تۆ قانونی مەلیک نییە مەلیکەکان بکوژێت تۆ ئەسیری بەڵام ئەو بێ ئەدەبی گەورەی بەرابەر بە پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم کە ئەفەرموون سەلاح الدینی ئەیوبی یەک لە گرفتەکانی بەڕەحمی و بە سۆزیەکەی بووە کە ئەمە دوای گرفتێکی گەورە بۆ مسلمانان دروستەکە ئەگەر مام لە زنجیرەیەکە حروبی سەلیبیتان بۆ باسەکەم ئەبێتە هۆی شکستێکی گەورە بەسەر مسلمانانە. بە هەر حاڵ خۆشەویستەکانم ئێمە دێن لێومەی باوە گەورەمانەکەین کە کاتی خۆی جیڤارا یەکی کرد بە قائید ئەڵێ تۆ هەرچی کەسە ڕەمزی هەموو کەسێک ئەگەر منی کردبێ بە ڕەمز بۆ شۆڕش و بۆ تێکۆشان تۆش ڕەمزی منی سەلاح الدینی ئەیوبی دێت لە دیمەشق ئەچێ بۆ خزمەتی. بەڕێزەکانم ڤیدۆکە سیرکەن مەڵن مامۆستا لە خۆوە ئەڵێ ساڵی 58 جیڤارا چێتە خزمەتی سەلاح الدینی ئەیوبی ئەڵێ تۆ ڕەمزی منی. بەڕێزەکان و خۆشەویستەکانم با قسەکان ئەڵێنەوە زۆرە نەماوە فتحی قودس لە هەر لە دوای 1970 فتحی قودسەکە. خۆشەویستەکانم ئەفەرمێت ئازاد بن بڕۆن
هەر یەکی دە لیرەیان لێ وەرەگرێ یەک لە قەشەکان ئەمەنگە ئاڵتون هەرەگرێ ئەوگە ئاڵتون بارەکە لە خۆی ئەفەرمون قوربانەوە هەموو دنیاە پارەی بربالەی بسێن ئەڵێن نا ئەنا على العهد من غەدر ناکەم با بڕوە دە لیرەی خۆی داوە و ئازادە. بەڕێزەکانم خۆشەویستەکانم ماوە پێتان بڵێم مامۆستا شاسوار هەرشەمی زۆر قسەی خۆشیە لە کتێبی تەتەڵەیە کوردی ئێمە گلەی لە سەلاحەدین ئەیوبیەکەین. خۆشەویستەکانم ئێمە بە ناشکوری نەبێ جاری وایە ئەوەیە کوردستانی خۆمان پێمان بەڕێوە ناچێ سەد فیتنە و شەڕ و شۆڕمان هەیە. عوبێدیەکان ئەم کوردە یەک لە گەورەیەکەی ئەوەیە بە هەموو نەوعێک هەوڵدرا لە یەک سەردەم لە سەردەمەکانە نەگۆڕا و نەمەزەبی خۆی گۆڕی کە زۆر هەوڵدرا بگۆڕێ. پاشان سەلاحەدینی ئەیوبی لێرە عشیرەتی سەڵت عشیرەتی ئاغا زازا هەموو عشیرەتە کوردانە لێرن. ئێستش زۆرێک لەم کوردانەی ئێرە ژن نادەن ئیلا بە کوردی خۆیان نەبێت لە سەڵ پڕێتی لە حارەت الئەکراد لە خەلیل ئەم سەرکردە گەورانە کە دروزەبێ لە کوردەکان دروزەبێ ئەنجارە عشیرەتی شێخ بزێنی عشیرەتی زراری عشیرەتی باجەلانی هەموو یانێ بۆ لای مووسڵ جێگیریانەکە عشیرەتەکان یانێ لە لای حەلەب و لە لای ئۆرفاوە ئەم عشیرەتانە بەم سنوورە حدودیە کە لە تورک ئەیان پارێزێ بۆیەکە سنووری کورد زیادە بێ و سنووری کوردە پارێزێ. بەڵام خۆشەویستەکانم ئێمە جاری وایە ئەم شتانە کە باسەکەین وڵا بۆ هیچی بۆ کرد نەکرد بۆ کوردی بۆ نەکرد. ئەزیزەکانم ساڵی 1250 دەوڵەتی ئەیوبی کۆتایی پێهاتووە شتێک نەبوو ناوی من کوردم تۆ تورکی ئەو عەرەبە بەڵام هیچ سەرچاوەیەک نییە هیچ شوێنێک نییە نەڵێ ئەلقائید الکوردی ئەم سەرکردە گەورە کوردەی ئێمە هەموو شتێکی پێشکەش کردو بە ژیان هەتا ساڵی 1970ەکان شتێکی وا ناو نەبوو باسی قەومیەت و گەل و شتێکی نوێ بۆیە لەبەرەوە سەلاحەدین ئەیوبی ئەمن لە خزمەتیان ئەوەتان پێ ئەڵێم سەلاحەدینی ئەیوبی و نورەدینی زەنکی زۆر شتی جوانیان کردووە بڕۆن ببینن دێت ئیحتیماماتی چەنە بێ بە کۆتری نامەبەر مراسەلاتی چەند مویمە بێ شمشێر و شیر و تیر و کەوانی چۆنە بێ قەلغان و هەموو تەکنەلۆژیای سەردەم چەند احتیمام پێدا قەڵاکان و دروستکردنی شوێنی تایبەت بۆ ئافرەتەکان چ گرنگیەکی پێئەدا. بۆیە ساڵی 1970 لە ڕۆژی جومعەی موبارەکە ئەو قودسا ڕزگارە بێ بەدەستی سەلاحەدینی ئەیوبی نەبی یوشعی کوڕی نون جارێک ڕزگاریەکە عومەری کوڕی خەتاب جارێکی کە ئازادیەکە سەلاحەدینی ئەیوبیش ڕزگاری ئەکا خوای گەورە جارێکی کە ئەو قودسەمان بۆ ڕزگار بکە. ئەمن لە خزمەتی ئێوەیە هەر ئەوەنگە ئەڵێم هەزار ڕەحمەتت لێبێ سەلاحەدینی ئەیوبی چۆن احتیمامتدا بە قەڵای گەورە چۆن نەچووی ئەو کەسەی بیەوێ خۆشەویستەکانم وڵات پێش بخە ئەبێ گرنگی بدا بە بوونەی تەحتی. ئەمن جاری وایە چی بکەم لە جادە و قیرێک لە بینایەکی بەرز کەوە کەسێک وایە هەموو گیانی سەرەتان و نەخۆشی بێ بێسمێڵەکەی سبووکە بڵێ من پێشکەوتوم نەخێر. سەلاحەدینی ئەیوبی گرنگێکی زۆریدا بە مەداریس حتا ئەو سەردەمانەی ئاخێریش خۆشەویستەکانم خەستەخانەکانی نورەدینی زەنکی و احتیماماتی سەلاحەدینی ئەیوبی لە دیمەشق هەرما بوو. بۆیە کاتم تەواو بوو هەزار ڕەحمەت لە تۆ سەلاحەدینی ئەیوبی ئەم مەنتەقە و شوێنە شوێنی گرنگن هەمووی ئەکەمە دیاری ئێوە وابزانم هەر ئەوەنگە ماوە بڵێم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەرەکەتوه.